ئەزیزان و خۆشەویستانی دەستگای میدیایی گەڕیان جۆگران و بیسەرانی پەیج و ڕادیۆی میلی گەڕیان سڵاوی خوای گەورەتان لێبێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش لە هەر کوێیەکی ئەم دنیاە هەر کوردێکی لێیە ئێمە بچووکی خۆمانە سەلمێنین و لە خوای گەورە داواکارین هەموو لایە پارێزراو بێ دووربین لە دەرد و بەڵاو نەخۆشی و ناخۆشی دووربین لە قسەی ناخۆش و زبر و تعلیق و قسەی نزم و ڕێز نەگرتن نزیک کەوینەوە لە قسەی خۆش و دەمەتەقی خۆش و خواردنی خۆش و مەجلیسی خۆش و پێکەنینی خۆش و ئامۆژگاری و قسەی نەستەق و قسەی بەسوود و ڕێز و ئیحترام و گەورە بچووکی و ڕیشسپێتی و دایە و باوە و کاکە و دادا خوای گەورە هەموو لایەکمان موفەقکە خوای گەورە بەسەری کردینەوە بە سەروەتە گەورەکەی خۆی بەو ڕەحمەتە گەورەی خۆی کە باران و بەفر بوو من وەکو عەرزم کردن پێرێ ئێوارێ لە حاجی ئۆمەران گەڕامەوە بەڕاستی ئەو سروشتە جوانەی خوا گیانم بینی لە هەموو لایەکەوە قوڵپەیە هاو لە هەموو لایەکەوە ئاوفیچقەیە کرد بەڕاستی من ڕۆحم ئاسوودە بوو کاتێک کوردستانەکەم دیەوە جارێکی تر بۆەوە و خوای گەورە تەعویزی پای دووشکە ساڵیمان باتەوە و هیچ کەسێک خوایەتی نوی نەبێ هەل لە ئەرز هەل لە درەخت هەل لە زەراعەتمان هەل لە هەناسەمان خوای گەورە زۆر شکرانە بژێری تۆین زۆر بەختەوەرین کە ئێمە خوایەکی ئەوەندە گەورە و ئەوەندە بەڕەحممان هەیە بەسەری کردینەوە بە گەورەترین ڕەحمەتی خۆی کە ئاو و بەفر و باران و هەروەها بێتەوە ژیانەوەی زەوی و هەموو ئەو شاخانە پێ ئەکەرین من کە گەڕامەوە هەمووی قوڵپەی ئاو و قوڵپەی بەفری بوو بەڕاستی من زۆر دڵم خۆش بوو خوای گەورە دڵی هەموو لایە خۆشکە ئەزیزان و خۆشەویستانم هاتمەوە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویست بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەکەی خۆتان دەمەتەقەیە لەگەڵ عەریف حەمەتاڵ معلومی جەنابتانە دەمەتەقەیە لەگەڵ عەریف حەمەتاڵ بە هاوکاری کۆمپانیای ئاوی سلێمانی کۆمپانیای ئاوی سلێمانی تاکە کۆمپانیایە لە هەموو عێراقا کە خاوەنی حەوت شەهادەی عالەمیە کۆمپانیای ئاوی سلێمانی تاکە کۆمپانیایە لە هەموو عێراقا کە خاوەنی حەوت شەهادەی عالەمیە بەتەنیا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە زەلهێزترین وڵاتی دنیا کە ئەمریکایە سێ شەهادەی ئایزۆی هێناوە دوایەوە هاتووە بۆ وڵاتی ئیماراتی عەرەبی یەکگرتوو لەوێش دوو شەهادەی یەک بە دوای یەکا هێناوە پاشان هاتۆتە ئەوروپا و ڕوویکردووەتە وڵاتی سوید و داوای ستافێکی سویدی کارامەی کردووە لەسەر مەسرەفی خۆیان هێناونی بە تەیارە بە کۆپتەر هێناونی بۆ کوردستان و بە سلێمانی و بە دڵی خۆیان ئاویان لەو ئاوی سلێمانی بردووە بۆ موختەبەرەکانی سوید پاشان شەهادەیەکی بەرز و بەڕێزیان ناوە بە ئاوی سلێمانی دوجار ڕویان کردووەتە وڵاتی بەفر وڵاتی نەرویج لە وڵاتی نەرویجشەوە بە هەمان شێوە بە هەمان دەستور ستافێک هاتووە و پاشان کە گەڕاونەتەوە پیان و توانە ئێمە بە مەرجی ئەم شەهادەیەتانەینێ ئەبێ بە هەرچی زووە ئاوی سلێمانی بگێننا ئەو گەروە وشکانەی ئەوروپا وتویانە تکاکەین بۆەوەی هاوڵاتی ئەوروپیمان بەتەڕی بمێنێتەوە ئاوی سلێمانی بگێننا مارکێتەکانی ئەوروپا ئێستا خۆشبەختانە دیسان ئیماراتی عەرەبی و قەتەروانەش داوای ئاوی سلێمانیان کرد ئێستا خۆشبەختانە ئاوی سلێمانی سەربەرزانە لە مارکێتەکانی وڵاتانی عەرەبی و کەندا و ئەوروپا وەک براندێکی سەربەرز قنجوقیت لە پاڵ ئاوەکانی ترا وەستاوە و وتوێتی کەس خۆم لێنەیە با تەڕتان نەکەم بە ئاوی سلێمانی ئاوی سلێمانی لە هەموو جۆرەکانی بەرهەم هێناوە هەل لە ئاوی بەڕادەوە تا ئاگا بە ئاوی پەرداخ و تا ئاگا بە ئاوی دەبەی احتیاطی و تا ئاگا بە ئاوی بۆ سەیران و بۆ شاوی لۆغان و بۆ داعوەت و داعوەتکاری و بۆ دەشت و دەر و هەروەها بێتەوە بۆ هەموو قەرەباڵغێک ئاوی چێژ لێنانەکەی بۆ ئامادە کردوون ئاوی چا لێنانەکەی کە دەبە گەورەکانە ئامادەی کردووە یعنی ئێمە خەمی هیچ شتێکمانە لە هیچ ڕوویەکەوە دوجار ستافی ئاوی سلێمانیەوەی ئەمە نەخوا ناسن ئەمە بەتەنگ ناوی سلێمانیۆن ئەو نە بەتەنگ میلەتی خۆیانەوەن بەتەنگ میلەتی کوردەوەن هەستاون یەک جۆر لە ئاوی سلێمانیان بەرهەم هێناوە تایبەت بە مناڵە چاوگەشەکانمان مناڵە چاوگەشەکانمان کاتێکەشی کە ئاوی احتیاطی ئەخۆنەوە کە ئەچن بۆ مەکتەب بە تایبەت ئەوانەی لە سەرەتاین لە یەک و دوو سێی سەرەتاین یا ئەو ساوایانەی کە دایکیان شیریان بۆکە باریە ملبۆر کاڵێ دایە سیر ئابەم ئاوی سلێمانیەش مەمەشیرەکەی بۆ گرێتەوە و خەوێکی خۆش تا بەیانی ئاوی سلێمانی لە تازەترین نوێگەریترین شتی خۆیدا بیری لە بەتەمەن و بە ساڵاچوو ئەو کەسانی کە سایقی نازانن وەکو ئەم بەندەیە بیری لە هەموو ئانەش کردوێتەوە هەر بۆیە دلیڤەری بۆ داناون
ئەم دلیڤەریە بەبێ ئەوەی 1 سنت 1 فلس 1 قروش لێ بسەنێ بەبێ بەرامبەر ماڵ چاخانە و مەطعەمە داعوەت دیوەخانە لە هەر کوێکە بە تەنها تەلەفۆنەکەی بۆ 0 138 0 0 لە هەر شوێبی دلیڤەرەکەی هێنتە بەر دەرگای ماڵەوە بوت بۆیە ئازیزان ئێمە بۆ بەشداریکردن لە دەمەتەقەکەی خۆمان لە قسە خۆشەکانی خۆمان لە مەجلیسەکانی خۆمان لە خۆشی ئەوەی دار و بەردی کوردستان تەر بۆتەوە و ژیاوەتەوە من خۆم لە حاجی وەمەرانەوە گەڕامەوە بە سلێمانی هەموو سروشتە جوانەکەی خۆم بینی ئەو هەموو مەڕوبەرغەلا بۆ خۆیان تێر ئاو ببوون خوای لێو بەزیاب بێ فەرمونون بە 0 52 64 ئەمە مۆبایلی احتیادیە 0 891 75 ئەمە لە ڕێی وەتسئەپەوە هەروەها ڤایبەرەکەمان بۆ کوردانی سەربەرزی تاراوگا بە 0 بەو هیوایی هەر هەموو لایەکتان دوور بن لە هەر دەرد و بەڵاو نەخۆشی و ناخۆشی و زوو بە زوو سواری تیارە بن و وەرنەوە با لە بەردەرکی سەرا ژێر پیاڵە شێلمە کوڵاوەکە بخۆین لەگەڵ وەستایان وەستای ئیسماعیل و مامۆستا عومەری سەرکردەیە بەڵێ کاکە هاشم حەسەن برای گەورە و بەڕێز و خۆشەویست یاخوا بەخێر بیتەوە شیلان عەلی ئەڵێ خاڵەجیان بەخێر بێنەوە بەڕاستی کاک بەرزان سەلماندی کە شۆڕەسواری ناو بەرنامەکەیە بەڵە شیلان خان کاک بەرزان کوڕی کۆنی گەڕەشی ئاشتیە هاوڕێی مناڵی و یاریکردنی منە لەو گەڕەکەیە کاکشی عومەر یاخوا بەخێر بی سەرچاوم کاک هاشم حەسەن ئەڵێ عەبدوڵا پەشێ وەڵێت ئەو جیهانی تۆ ئەتەوێ هەرگیز لای من دەست ناکەوێ جیهانی من هەمووی خەمە زەردەخەنەی یەکجار کەمە تەلاری من کەلاوەیە جێی پەرتووک و هۆنراوەیە تەلاری من کەلاوەیە جێی پەرتووک و هۆنراوەیە کاک هاشم حەسەن ئەڵێ ڕاستە و خۆ بەڵێ ماڵتان ئاوا بێ کاک هاشم حەسەن ئەڵێ دەستان خۆش بێ ستایلی شوێنەکە زۆر شازە مامە هاشم تۆ بە دڵی بێتر عیبی نییە کاکە شوانەی سلێمانی ئەڵێ سڵاو لە مامە هادی و سەرجەم کۆمێ نووسان و هاوڕێیانم ڕێزم بوو هەموو لایەک بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەک کاک ئاری کەمال ئەڵێ مامە بەخێر بێنەوە خوایە بەخێرێنەوە ماڵەکەتان ئاوا بێ کاک هاشم حەسەن ئەڵێ ئیلاهی ئەوانەی بانگەشەی عەشقی تۆ ئەکەن فێریان بکە کە خراپترین گوناه شکاندنی دڵی مرۆڤە جوانە ئەوانەی بانگەشەی عەشقی تۆ ئەکەن ئیلاهی فێریان بکە کە خراپترین گوناه شکاندنی دڵی مرۆڤە زۆر جوانە کاک فاروق شارۆ ئەڵێ یەخوا سڵاوتان لێبێ و بەخێر بێنەوە ئینشەڵڵا کاک ئەحمەد عەزیز ئەڵێ سڵاو لە پۆلی دوانزەکان منیش ئەڵێم سڵاو لە پۆلی دوانزەکان و چاوەڕێی دەرەجە بەرزەکانین با هەناری خۆشی بتەقێنین کاک عەبدوڕەحمان با بچینە خزمەتی ئەلو سڵاوتان لێبێ وەم کاتتان باش کاک عەبدوڕەحمان گیان سڵاو لە جەنابیشی بێ و هەموو کاتێکە باش بێ و یەخوا بەخێر بێ قوربانێ بم سپاس دەکەم ڕێز و خۆشەویستیم بۆ سەرجەم کارمەندانی ڕادیۆی گەریان و ڕێز و خۆشەویستیم بۆ جەناب بە تایبەتی زۆر سپاس کاک عەبدوڕەحمان گیان شکور لەخوا بەزیابێ ئەو تەڕووبڕیەی ئەم دوو سێ ڕۆژی پێشوو دڵی خۆش کردین الحەمدولله سپاس بۆ خوای گەورە ئەوە هەموو نیعمەتێکی خوای گەورەیە کاک عەبدوڕەحمان هیچ نیعمەتێ هیچ یعنی یەکێک لە نیعمەتە گەورەکان کە هیچ شتێک هاوشانی نییە و هیچ شتێک لە دنیا نایگاتێ ئەم ئاو باران و بەفرەیە وایە ڕاست دەکەی وەڵای لە بەڕاستی ئەمە بەڕاستی بە خۆمان یعنی ئەگەر تۆزێک بۆ خوای گەورە بسڵحێن باوەکە خوای گەورە بە زووترین کات بەهانای هەمومانەوە دێ بە تایبەتی گژوجیا بۆ حەیوانات و ئاژەڵدارەکان بەڕاستیەوە زۆر زۆر باش بوو کاک عەبدوڕەحمان یعنی ئەو وەزعەی لە مێگەل و لە بەرغەلی پارا من بینیم بەڕاستی دڵم قوڵپی هاو بۆیان وای ڕاست دەکەی وەڵای بەڕاستی ئەو وێ بارانیە زۆر شتێکی ناخۆش بەڵام الحەمدولله خوای گەورە دەڵێ ڕەحمێکی لە ئەرزەنەوە دنۆی لە ئاسمانە زۆر تەواوە اینجا لەخوا بەزیادە دڵی خۆش کردین بەو سەروەتە گەورەی باران و بەفر و بژانەوە و تەقانەوەی کانیەکان الحەمدولله سپاس بۆ خوای گەورە کاک عەبدوڕەحمان باسی چی بکەین لەوانەیە هەندێکمان هەموماننا لەوانەیە هەندێکمان ڕەشبین بووبین بەڵام قەت ڕەشبین نەبی لە ژیاندا باوەڕ کە پاش هەموو ناخۆشیەکان خۆشی دێ ئینشاءالله ئینشاءالله هەروایەوە بە چاوی خۆشمان لەخوا بەزیابێ خۆشیەکەمان بینی
الحمد لله. کاک عەبدوڕەحمان باسی چی بکەین؟ والله حەزەکەم ئەگەر بکرێت بە سرودێک لەگەڵتان بەشداری بکەم کە لەسەر دایکە ئینشاءالله. فەرموو قوربان. ئینشاءالله لەگەڵتان بەشدار دەبین. حەز ناکەم زۆر کاتی هاوڕێیان بگرم بۆ جارانی داهاتوو ئینشاءالله قسە و باز دەکەین لەسەر بابەتەکان ئینشاءالله. زۆر باشە زۆر باشە. بەڵێ. خۆدایە دایکی شیرینم تاڕێژکاری گزبێرینم تۆی مابەستم تۆی ئاوینم تۆی هیوای دوا ڕۆژی زینم دایکا دڵسۆزەکەم دایە بەزدارێ تۆم بدی باە دایکا دڵسۆزەکەم دایە بەزدارێ تۆم بدی باە ئازارێکە کۆتانایە بە قوربانی تۆ بێمدایە ئازارێکە کۆتانایە بە قوربانی تۆ بێمدایە خۆدایە دایکی شیرینم تاڕێژکاری گزبێرینم تۆی مابەستم تۆی ئاوینم تۆی هیوای دوا ڕۆژی زینێ. ئەی ئافرم ئەو دەنگە و نەڕزێ ئەو دەنگە هەر خۆش بێ لەش ساغ بێ بمێنی بۆمان. زۆر زۆر سپاس قوربان. ڕێز و خۆشەویستیم دووبارە بۆ بەرنامەکەتان وە بۆ کاکە محەممەد بەشدار و بۆ باوکی شکار وە بۆ باوکی بۆتان و بۆ سەردەم ئەو هاوڕیانە کە ئێستا هەم لە فەیسبوک و هەم گوێبیستمان دەبن لە ڕادیۆ. ڕێز و خۆشەویستیم بۆ کۆی هاوڕێم بۆ کاکە بەرزان و بۆ یەکە بۆ یەکەی هاوڕێیان ئینشاءالله. زۆر سپاس بۆ تۆش کاک عەبدوڕەحمان گیان عەزیەتێکی کێشا بەڕاستی سرودێکی زۆر قورس و قەمەرێ وت زۆر خۆش وت تەندروستی باش بەڵێ تەواوە هەموومان یەک خێزانین سەر چاوە قوربان. ئەی ڤیان ئەی ڤیان شو دەردای پێی بارانی ئەجیات کاپشواری سلێمانی یاڵێ مامە مەفرو سەرمایە خوارد لێک هەڵ ئەگرێ خێرا پێمان بڵێ ئەگەر ئیشەڵڵا سبێنێ بەفرەکە بەڕێوە بێ بۆ ناو شار حەقە مەنجەڵێکی فافۆن دووسێ پارچە قاچی گوێرەکەی تیابێ وەی باوکم ڕوە. عەزیزان و خۆشەویستان با پەیوەندیەکان لە پێش دەقە تێپەڕ نەکا لەبەرەوەی لەو بازاڕە گلەیەکی زۆرمان لێکرێ ئەڵێ تایەتی ئەچێتە 11 دقە و 12 دقە و مافی ئێمە ئەخوا لەبەرەوە ئێمە ئەدەبیەن پێمان جوان نییە ئەو مۆزوعە بەڵام خۆشەویستیەن داواتان لەکەین با پێش دقە زیاتر نەخایەنێ بە تایبەت ئەو بابەتە کە تۆ بابەتێک دەیە سەر بچینە سەر بابەتەکە جاری وایە چاکو چۆنەکە 3-4 دقا بە جاری وایە سڵاو نردوو 2-3 دقا بە ئێ وەختە کاتێکی وان نامێنێتەوە بۆ بابەتەکەی تۆ بۆی زۆرترین دایکان و خوشکان و باوکان و برایان و عەزیزان پەیوەندی بەستن و دڵی خۆیان کامی دڵی خۆیان هەڵڕژن لە بەرنامەکەیە با پێش دقە زیاتر قسە نەکەین و ئەچینە لای برای خۆشەویست و بەڕێز ئەو پیاوەی کە فێری کردین چۆن لە بەهارانە وەی دایکە گیان ئەو ماستە هەڵگرین بۆ گەرمای تەموزی هاوین و هەر بە تازەوی بە فرێشیش بمێنێتەوە بۆ ماستاوە حیاتەکە خوڕەی بێ. کاک محەممەد بەشدار یاخوا بە خێر بێ سەر چاو چاوت خۆش بێ کاک عەریف حەمەتاڵ ئەیتە ڕووبڕی کەرکووک لە چیایە؟ وەڵاهی خۆشە ئەم شەو باران بوو باشە تقریبا 1-2 سەعاتێک ئاوها باران باری ئەوە 2 سەعات و نیو 3 سەعاتێک باران باری بارانێکی زۆر نەرم و بارانێکی خۆش بوو زۆر
قەیمی ئەیان و ئەو بارانە نەرمە بارانی پەڵەیە یا بارانی کێڵانی ئەرزە؟ وڵی بارانی پەڵە بێگومان ئەو فەلاحەکشتە بەڕێزەکانمان ئیتر هەتان باران ببارە هەر ڕێ پەڵی نەداوە، بەڵام الحەمدلله ئەم ماوەیە بارانێکی باش باری، هیوادارم سوودی هەبێ بۆ ئاوی ژێر ئەرز و بۆبان ئەرزی هەر سوودی هەبێ. ئینشەڵا بەرغەلەکانمان سەوزەجیاکانمان دەغڵودانەکانمان ئەم ساڵ تێر ئاوە خۆنەوە ئینشاءالله وڵات ئاوادان ئەبێ. کەوا بوو لە خۆشی ئەم مژدە گەورەیە کاک محەممەد بەشدار چیمان پێشکەشەکە؟ من لەم ڕۆژە هەوراویەدا لە ماڵ دەرەچم و چەترەکەم ئەگرمە دەستم و ئەکەومە ڕێ بۆ ناو بازار، ماوەیەک ئەڕۆم ماوەی دەدەقە چارەگێک ئەڕۆم ئەتمە سەر قەڵای کەرکووک. قەڵای کەرکووک بێگومان قەڵایەکی زۆر کۆنە، خاوەنی مێژوویەکی زۆر کۆنە، تەنهینێکی لێیە، مەرقەدێکی لێیە بە ناوی دانیال پێغەمبەر عوزێر حونین ئەوها نووسراوە. بەڵێ ئەڵێن سێ قەبریتایە، قەبری دانیال و عوزێر و حونین پێغەمبەر. ئەمە لەبانی قەڵایە بێگومان قەڵای کەرکووک کەوتوتە ناوەڕاستی شاری کەرکووک، دیوێکی ئەکەوێتە ئەڕوانێتە حەسیرەکە و هەروەها ئەڕوانێتە گەڕەکی ئاخر حوسێن و ئیمام قاسم، دیوەکەی تری ئەکەوێتە ئەڕوانێتە جووت قاوە و خان خورما، و دیوێکی تشی ئەڕوانێتە لای مریش فرۆشەکان و تەیل و تواڵ و ئاوا باڵندا ئەفرۆشە شوێنێکی، دیوێکی ئەکەوێتە ناو بازاڕەوە، بازاڕی گەورەوە، بازاڕی گەورەی کەرکووکەوە ئەڕوانێتە سەر سری دوو. بێگومان دێمە سەر ئەو بانقەڵایە ئەلێوەوە دەستم بەرزەکەم و سەڵاو و خۆشەویستی خۆمتان بۆ ئەنێرم بۆ هەموو کارمەندانی ئەم ڕادیۆ و دەرهێنەرەکەی و کاک عەریف حەمەتاڵ و هاوڕێیانی ئەم بەرنامەیە لەبانی قەڵاوە دەنگم بڵند دەکەم و سەڵاوتان بۆ ئەنێرم، هیوای بەختەوەری بۆ هەموو لایەکتان ئەخوازم. کاک محەممەد بەشدار ئێمەش لە وەڵامی ئەمەیە هەمانە ئاوی سلێمانی دەرونی پیشێنە کەرەوە پێی باوەڕکە دوێنێ ئاوی سلێمانیم خوار زۆر خۆش بووتم، کاک عەریف حەمەتاڵ ڕاستەکە ئاوەکە زۆر خۆشە. کاک محەممەد بەشدار ئەم ئاوی سلێمانی ماڵی ئەوەیە بیکەی بەسەر قاچی گۆلکە. بەڵێ بەڵێ کاک محەممەد جان بچینە نێو گوڵزار. والله طبعا كاك عريف حمد الله ام برادري كومنتي نصيبو جمله ابو علي بين زخزياتر نبي من اليروا بدن درهني برنامج بين زخزياتر قسم كنت كم بتصريني ما دارم حموك بين زخصبكاو باش زياتر خلق بجداري بكاو زياتر بسلام بجدار بنلم برنامج زياتر دولمندي بيقومان ويا ابوي هم منسودي لي بينين بلجان علم بو اوي هم منسودي لي ببينين بيقومان فرمان راو كنتان بيشكشكم ئەچمە گوڵزاری شاعران لەناو گوڵزاری شاعرانە سەپێ گوڵتان بۆ ئەهێنم و چەپێ گوڵی ڕەنگا و ڕەنگ و بۆن خۆش پێشکەش یەکەم بە هەموو بیسەران و هەموو هاوڕێیانی ئەم بەرنامەیە. جانەکەم هەرچەند تۆ بێوەفابی جار بۆ دڵم مایەی جەپابی، سەرە ڕای تاکەش تۆ من هەر ناناسی وا بەجێم دێڵی بە کەساسی، ئێستاش هەر لەسەر مەیلی جارانم خۆم بە ملکەتی پەیمان ئەزانم، با خزمەکانت سەددارم لێدەن، با خزمەکانت سەددارم لێدەن لەبەر چاوی تۆ ببورن، با خزمەکانت هیچ ڕێگام نەدەن لەبەر چاوی تۆ سەددارم لێدەن، تۆش سەیرم بکەی بە گرژومۆنی لەلام ڕەت ببی پێم بڵێ پێم نەڵی چۆنی، هەر شتێکە بۆنی تۆی لێ ئەبێ ملمی ئەدەمێ چەقۆشی پێبێ لە کۆتاییە سەڵاو بۆ هەموو هاوڕێیانی ئەم بەرنامەیە بە تایبەتی سەڵاوم هەیە بۆ عەیار و بۆ بەستیرە و بۆ دایکی محەممەد و دایکی شێوە و بۆ دایکی هەرزاڵ و دایکی میان لە کۆتاییشە خۆشەویستی و جوانترین فڵاو و خۆشەویستیم هەیە بۆ ئاسکەکەی خۆم و بۆ ئاسکەکەی خۆم و ڕێیان کەسان خۆش بێ و هەستە کەوتو. کاک محەممەد بەشدار ئەم سەلاح داودەیەش پێشکەشە بە تۆ. بە قوربان مەمنوونتانم، دەستان خۆش بێ. یا
ناگاشم حەسەن ئەڵێ چێژی تۆڵە سەرنەوە چەند چرکەیەکە خایەنێ بەڵام چێژی لێبوردەیی بۆ هەتایە کاک محەممەد عەلی ئەڵێ سڵاو لێبێ کاک حەمەتاڵ کاک محەممەد عەلی سەرسەر و سەرچاوم کاک هاشم حەسەن کاک ئەحمەد عەزیز ئەڵێ شەوان دوای 12 لایڤەکە بکەنەوە بە ڕۆژ ئێمە هەر خەریکی سەعین وەکو پۆلی 12 ئێمە توانین کەی گوێە لەم بەرنامەیە بگرینەوە لە شەوانە کاک هاشم ئەڵێ ئیلاهی دڵێکمان پێ ببەخشە کە هیچ تاقیکردنەوەیکی دنیایی زیانی پێ نەگەێنێ ئیلاهی منیش ئەڵێم دڵێکمان پێ ببەخشە کە هەموو پارەی سەرم ئەرزە زیان بە دڵەکانمان نەگەێنێ با بڕۆین بۆ لای ئەو ڕیشسپیەی کە نیو ژێر پیاڵە شێلمی کوڵاوی من قەرزارە وعدە پێکەوە ژێر پیاڵەیە بخۆین بەیەکەوە ئیشەڵا نسیبی مامەسا عومەریشی تێکەوێ جا بەگەر مامەسا عومەر بخینە بینمانەوەجینا بە شەرەفم قاشە شێلم لە ژێر پیاڵە لەو تەشتەکەشان نایەڵێ وەسا ئیسماعیل أشهد بالله أنا منو ما مسامح استفادة لنا كن هم يخويتو ئەوە شایەتێکەکەمان وای لێ هاو ئەمڕۆ أشهد بالله توقر ذلك كاكا حق داخل بلاو نابي بلاو باشە باوکم الحكم لله ملمان لە مویە باریکترە استغفر الله أي كاكا جان جیان شعرك بيلا جان وشعرك خمية ئای تۆ بەلەزەتن بقول بام جاء دعاء في شعرك شمية لسر ماش بەسەر چاو شاو خوش به أتشانا كم بوم حلناك يا في الشارع باشە من لە خزمەتام استغفر الله بلا قبري بلا مدى لو قدي تشلي زستان من شرا امرو بشكوكي هوا من قرا هوا بتيني او تشقيشكا پنجي لغوتو بيكا ولكا ببري سرچاوي ظلم توايا وا جیا هتاو كوتتين روش قرايا وا جیا لو برمانا والنا السجار نرجز ببوني خوشي كوتكار بوشا وجواني وقدي بي مستان اقري خستا ناو جرجي دستان شوي سيريني نرجس لو ريا افسوني بيدي جواناني بيا جوانە كألين نرجس علي كان او كس گۆشەی چاچی دڵ بەر ئەدا لە دەست ڕاستە بەو بۆنە و بەو چاوە جوانە بە دوو لە مەیلی دڵ و گیانە کاکە ئەمەوەکەی پیرەنج ئەوگەی خۆم زەحمەت نەبێ فەرموو قوربان قوربان نێ ئەڵێ ئەی بولبول لە تاو گوڵ چۆن دەیکە کوڵ دڵ پڕ دەرد و خەم کەس وەک تۆی نەکرد مەگەر وەلی دێوانە لە بۆ خات و شەم ئەی بولبول چەند عەسقێکی بۆ وەفای بۆ گوڵ نەفرەت ئەکەی لە دڵکی زۆڵ عاشق نەبوو لە وێنەی تۆ مەگەر نالی بۆ حەبیبە لە خاک و خۆڵ جوانە ئەی بولبول شەیدا لەلام تۆ هێندە شەیدا و عەسقی گوڵانی کەس وەک تۆی نەکرد مەگەر شەهید بەخوێن و پیرەمێرد بە قەڵەم بۆ نیشتیمانی زۆر جوانە ئەی بولبول بۆ
چێندە هاوارەکەی ئەڵێی خوایە لەسەر لەقی گوڵێک بمرم کەس وەک تۆی نەکرد مەگەر مەحویشە ئەفەرمێ ئەڵێ خوایە نەمکوژی تا لە دەرگای کەسێکم برم خۆدەوە تەحلیلەکە لای توێ کاکە حەموو بەڵێ قوربان بەڵێ وایە تەواوە ئەی بولبول تۆ هاوارەکەی ئەڵێی گوڵ بۆ من پۆشاک و بەرگە منیش ئەڵێم ئەوەی ئەمان پارێزی هێزی پێشمەرگە لای ئێمە دڵ و جەرگە زۆر تەواوە هێزی پێشمەرگە لای ئێمە دڵ و هەنا و جەرگە بەڵێ ئەم گەلی کوردە ئەسقی کاری ڕەوایە بۆ منداڵیش باوەشی دایک کاکە حەمەوێنەی بەهەشتی خوایە زۆر تەواوە باوشی دایک یەک جارە کە ڕۆی نایەتەوە ئارە بەخوا خوای باڵادەست بۆ شەهیدانی ڕێگای ڕزگاری بەهەشت بدەی ئامین خوایە گیان سەبر و تەحەمل بەدایکی کۆرپەرساواکەی لاپاوەکەی هەولێریش بەشی باشتر بدەیت ئامین ئەڵڵاهو ئامین جا کاکە حەمەجان پرسیارەکەم ئەمەیە فەرموو قوربان بەقول ماش بۆ ڕۆژی ئەم ڕۆژە بە فربارانە خۆشە زۆر بەلەزەتە ماش مەخسە ماشە سپیە یا ماشە ڕەشە ماشە ڕەشە و هەتیە لێسە پێ دەڵێم وەڵا قوربان من ماشە سپیەکەم پێخۆشترە وەکش لە من ماشە سپیەکەم لە فاسۆلیاش پێخۆشترە سپیە ڕەشە کێشەم لەوە نییە فەقیرە یادەوڵەمەوە ئێ کاکە حەمە بۆ تۆ کە بە منەڵەی تەڕە ماش بۆ پێم ناخۆشە لەبەر چی وەڵی خۆ وەسا ئیسماعیل هێز شتێکی قسێکی زۆر احتیاجی یعنی ماشی تەڕ باشە بۆ پێم ناخۆش بێکاڵی تەڕە ماش ئەجا وەسا ئیسماعیل تۆ بۆەوە ئەڵێ تۆ بە یەکێک بڵێ ئەڵەی شێری ئەزانی چەنی پێخۆشە وایە ئەگەر پێی بڵێ ئەڵی مانگای بێ قەزابیە خوا ئیتر وایە ئیشەکە وا هاتۆتە خوارەوە ماڵێ نەژێوێ سەرسەرم خوا حەفیز بێ خوا خۆ چی بکەیت دادی گوڵدانی شعر جیا شێ باوکم ڕۆشاعیرە بیسەرانی بەڕێز و خۆشەویست لە مەڵقەی گوڵدانی شعرەوە ئەچینە ناو دیوانی حەزرەتی مەحویەوە و چەند ساتێک لەگەڵ دنیا عیرفانیەکەی شعری مەحوی بەسەرەبەی بابگەڕێنەوە بە تەسەوف عیرفانیەت بابگەڕێنەوە بە سادەی و هەژاری و خۆشیەکانی ژیانی هەژاری ئەو کاتێ لە کۆڵانێکی شعبیە دە هەرزەکاری یاریەکەن بە هەردەیان 50 سیان پێ نییە بەڵام قاقای پێکەنینیان ڕۆژەڕێنە ڕووتی دی لەو ڕۆژەوە گەر ڕۆژە سەرگەردانە ڕۆژ گەیە ئێوارەوەکو من ئیشی قوڕپێوانە ڕۆژ قوڕپێوانە ڕۆژ ڕەهرەوی ڕێگەی مەحەبەت وا دەبێ هەر سەعیەتی تا هەیە لەم ڕێگە ئاخر کاری سەردانانە ڕۆژ کاری سەردانانە ڕۆژ لاجەرم کردوویە نووری جلوەیە و ماهە بە چاو دەوری بۆ ئەو شەمعەیە دایم وەکو پەروانە ڕۆژ شەو بە ئێمە با نەویدی هاتنی جانانیدا یعنی ئەی شەونم گەلینە مژدە بێ میوانە ڕۆژ یان لەو میوانە مەطلبت گەریارە هەر سەعید بەکارە دائیما بۆ تەوافی قاپیەک وا بەرزەردەدامانە ڕۆژ شەو دەبێ بادەی لە دەستی ساقیەک وەرگرت بێ ئەم سبەینەیە لە مەشریق دێتە دەر مەستانە ڕۆژ مەستانە ڕۆژ ئەلبەتە مەجنونی ڕۆژی ڕوومەتی لەیلایەکە متصل شام و سەحەر کەوتۆتە ئەم شاخانە ڕۆژ ئەی باوکە ڕۆ کاگاشم حەسەن ئەڵێ عەبدوڵا پەشێوەڵێ ئەو جیهانەی تو ئەتەوێ
هەرگیز لای من دەست ناکەوێ. جیهانی من هەمووی خەمە، زەردەخەنەی یەکجار کەمە، تەلاری من کەلاوەیە، جێی پەرتوک و هۆنراوەیە. ئەمە تەلاری من و عەبدوڵڵا پەشێ و ئەمەیە. فەرموو کاکە ڕێباز. نازەخان سڵای خوا لە جەنابیشی بێ. نازەخان ئەحواڵی لە چیای باشی شکر بەخێر بێ یاخوا. زۆر سپاس دەکەم، دەستخۆشی بۆ تۆ بۆ کاکە ڕێباز و بۆ کاک جەزای بەڕێز و هیوای ماندوو نەبوونتان بۆ خواست. زۆر سپاس و زۆر بە خێراتنی تۆش ئەەکەین. زۆر سپاستان دەکەم، دەستان خۆش بێ. بەڕاستی ئەگەر بیرت ما بێ چەند ڕۆژێ لەمە و بەر من ئەو پێشنیارم بۆ کردن دەستی کاکە ڕێباز خۆش بێ. بەڕاستی یعنی کاتێککە من لە 5 دقیقە زیاتر قسەم کرد بیبڕم. ئەمە شتێکی زۆر جوانە، وا هەز دەکەم سەرکەوتوتر بێ بەرنامەکە. وەڵا ئێمەش نازەخان ئەومان بە باش زانی بۆ ئەوی زۆرترین کەس بەڕاستی بتوانێت بەشداری بکە. زۆر جار لەو بازاڕەیە خەڵکو خوا بینم گلەیی هەیە ئەڵێ تایەتی هەر نایبڕێتەوە، ئێمە بۆیە بەرمان ناکەوی و فریای وەرگرتن ناکەوین. بەو هیوایی ئینشەڵا زۆرترین پەیوەندی و زۆرترین قسەی خۆش وەرگرین. بەڕاستی کاکە هادی بەڕێز دەست خۆش بێ. زۆر سپاستانەکەم دەستخۆشی یعنی گلەیی خەڵک قەت نابڕێتەوە هیچیان خوان. ئەوانەی کە گلیان هەیە زۆربەی زۆری هەوڵ نادەم کە پەیوەندی بکەن. بەڕاستی ئەمانەی کە بۆیان وەرە گیرێ چۆنەڵی هیلاکە بن لەگەڵ پەیوەندیەکە. هەیە جارێکێکە من ئاگادارم جارە پەیوەندیەکەڵم بۆم وەرناگیرێ. ئەمەش گلەی دەستان خۆشە. بەڵام بەڕاستی کاکە ڕێباز شتێکی جوانە. ئەگەر هات و 5 دقیقە من زیاتر قسەم کرد ڕێگەی بڕن زۆر شتێکی جوانە. هەنێ جار نازەخان کە بۆ بابەتێک پەیوەندی ئەکە ئەمەنە سەلام و کەلامە نێرێ بۆ خۆی بەشی بابەتەکەی خۆی ناکە. ڕاستە وایە. نازەخان هیچ شتێکت هەیە باسیکەی بۆی من مەوزوعێک لەگەڵا باس بکەم. فەرموو لە خزمەت لەمنەوە. ئەرێ شتێکی کین هەیە شتێکی بۆ نمونە ئەو جادەی مەولەوێ و شۆستەی جادەی مەولەوێ کە ڕۆژانە من بەریەکەوم. خوشتێک بە دوو مناڵەوە ئیشی بازاڕەکە، خوشتێکی تر بەرامبەریەت ئەویش بە دوو مناڵەوە هەر بۆ ئیشی بازار هاتوون. لەو جادەی مەولەوەیە یەکەگرن یعنی معقولە شۆستەکە خۆی دوو بەست ڕێ قفڵی ئەەکەن و چاک و چۆنی و مەرحەبایی و قزمانە چۆن و ئەی ئێوە چۆن و تخوا فڵان کەس دژوو ئیوەرگرت و ئەرێ تخوا فڵان ئەوەکەی شوێنی ئەوەی نازەخان. کاکە هادی بەڕێز دەست خۆشە بابەتەکە زۆر جوانە. بەڵام هەرژن بەتایبەت نازەخان لەبەر ئەوەی ژنەکان زیاتر مناڵەکان لەگەڵ دایکەکانان کەێنە بازار. بەڕاستی ئەمە شتێکی جوانێ کاکادی بەڕێز. کاتێک کە ئافرەت چۆ بازارەوە پێداویستەکانی بکڕێ باشتر وایە ئەگەر بۆی بکرێ مناڵەکان نەبا. ئەگەر مناڵەکانیشی بێت پێیز ناکات تۆ دوو ژن یەکتر ئەگرن یعنی هەرچی قسەی ساڵێکە باسیەکەن لەم سەر شەقامە. بەڕاستی من وە خۆم جارە کاتێک کەچمە بازار یعنی ئەگەر کەسێکم بینی ناسیم حەزەکەم چاکوچۆنێکە و نەوەستم. بەڕاستی من وە خۆم ئەم بابەتە بڕواتە بێڵی یان لە دڵی منابکە ئێستا و بابەتت باس کرد. حەز ناکەم هیچ کاتێ ئەوە لەسەر شەقامەکە بمێنەوە لەبەر ئەوەی ئەم شەقامێکی گشتە خەڵک پێیدا ڕوە چۆنەڵی خەڵک چ دەکڕێ خوشک و براکان تێپەڕم پێیدا. بەڕاستی شتێکی جوان نییە. ئەمەیان دەست خۆشە بۆ بابەتە. بەڕاستی نازەخان مۆبایل هەیە مۆبایل یعنی تۆ گەرەتەوێ هەواڵی خوشەکەی من بپرسی ێ بە تەلەفۆن بۆ خۆتان لە ماڵ و 1 ساعت قسەکەن. حەزەکە 1 ساعت قسە بکە بە مۆبایل بەڵە جوانە. بەڵام کاکە هادی زۆرشت بۆتە عادەت لە کۆمەڵگای ئێمە هەرچەند ئێمە لەسەری بدوێن هیچ کاتێک بڕوا ناکەم کۆمەڵگای ئێمە بەم شتانە وریا بنەوە. دەست و چاتان خۆش بێ کاکە هادی با من کا زۆر نەگرم. ڕێز و سڵاو خۆشەویستیم بۆ ئەو هاوڕە بەڕزانەی کە سڵاوم بۆ نێرن دایکی هەرساڵی گڵ بۆ دایکی ڕێیان دایکی محەممەدی ئازیز بۆ ئەم برابەڕزی پەیوەندی یەکەم بەڕاستی گۆرانەکەی زۆر خۆش بکات عەبدوڕەحمان دەنگی زۆر خۆش بەسەر دایکا زۆر جوان بوو. بەڵە زۆر جوان بوو بەڕاستی ینی چەند ئەڵەی گۆرانێکی زۆر خۆش بوو سەوتی زۆر خۆش بوو. یا ڕەبی تەمەند درێژ بن هەر هەمووتان ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو ئەو خوشک و برانەی دەرەوەی وڵات و ناوەی وڵات. لێوانخان هیوادارم بەڕاستی لێوانجانیش بابەتەکانی زۆر جوانن. هیوادارم هاوڕێ کۆنەکانی زووتریش بگەڕێنەوە. بەڕاستی ئەمانیش شوێنیان دیارە. خۆشەویستیم بۆ هەر هەموو ئەو هاوڕێ گوڵانەی کە ئێستا ناوم بیرچن بەڕاستی پێتان بەڵێ نازەخان دەست و چاوە خۆش بێت. کاک هیوان ڕەباتی دەست خۆش بۆ کۆمنتەکە و کاک ئەردەڵام پێنجێنی سەرچاو ماتی دەست خۆش بێت بۆ کۆمنتەکە.
ئازیزان ئێمە کە باسەکەین مەسەلا بۆ نمونە دوو خوشکی بەڕێزێکی دوو مناڵیان پێ و ئەو سەر شۆسەیە ئەگرن بەڕاستی ئەو لەم بەرەوە ئەم لە بەرامبەر یەکەوەسن یعنی ئەو شۆسەیە خۆی دوو بستە قەت عبێ کە قەت عبێ ئەبێتە هۆی دروستبوونی قەرەباڵغی کە بێت هۆی دروستبوونی قەرەباڵغی جاری وایە جاری وایە کێشەی تێکەوێ مەڵام با من عرستان کەم مەسەلا بۆ نمونە لەوانەیە بڵێن ئەم کاک حەمەتاڵای بۆ باسی پیاو ناکە کاکە من خۆم دوو پیاوەساون قسەیان لەگەڵ یەکا کردو دەستم تۆ سەر شانی بردومەتە ئەو لاوە ڕۆشتوم بەڵام ئەمە لەگەڵ ئافرەتەکەیان ناکرێ ئەمە کێشەکەیە یعنی جار بووە چوار گەنج دوو گەنج بە دوو گەنج وەستاون قسەیان کردو ئەوانی جادەکەیان گرتووە تەواوە شۆسەکەیان گرتووە بەڵام ئەوان شتیان لەگەڵ ئاکرێ یعنی من هەر خۆم دەستم تۆ سەر شانی گەنجەکە لە ماوەتە ئەو لاو ڕۆشتوم بۆ ڕێگاکەیە بەڵام ئەمە لەگەڵ ئافرەتێکە لەگەڵ کچەکان ناکرێ بۆیە زۆر زەرورە بەڕاستی چاک و چۆنی ناو بازار واز لێبێنین چکە لەو خوایە بەزیابێ بازار خۆی جمەیە و قەرەباڵغا کە قەرەباڵغا تۆ ئەوەنەی ترەبیتە هۆی سەبەبی زیاتر قەرەباڵغ بوونی و ئەچینە خزمەتی مام فتح الله کاک فتح الله کاک حەمەتاڵام کاتت باش قوربان هەموو کاتێکی باش یاخوا بەخێر بێی سەر چاوم چاوت خۆشبی باوکی بۆتانم ئەوە باوکی بۆتان چاو دڵمان ڕوون یاخوا بەخێر بێیتەوە لە چاودم ڕوونام بی کاک حەمەتاڵ وەزم چۆنە گیانەکەم وەڵا باوکی بۆتان جان مادام بەرەکەتی خوا باری ئەو باران و بەفرەمان بینی یەک دەرەک عیبمان نییە لەخوا بەزیاد ئینشاڵڵا عیبمان نابێ بارانی ڕەحمەت تریش بەدواوە دەبێ ئینشاڵڵا الله ئامین ئینشاڵڵا هەروە بێ بەتەمای خۆی کاکە وەزم چۆنە وەڵا الحەمدوللا لەخوا بەزیابێ هەر ئاوا بێ شکور بۆ خوا لەش ساغی گەورەترین سەروەتە بۆمان یا ڕەبی باش کەروێشەکان چۆنن الحەمدوللا لەخوا بەزیابێ کەروێشتەکانیش بۆ خۆیان بە بۆنەی ئاوی سلێمانیەوە مشەمشیانە مشەمش لەخوا بەزیادێ لەخوا بەزیادێ حەمد شەنا بۆ خوا ئەیە باوکی بۆتان چیت هەیە بۆمان باسکەی واللهی من خۆم ئامادە نەکرد بوو بە سیرەخان لە کەرکووکەوە وەریگرتم دەستخۆشی لێ دەکەم کاک محەممەد بەشداری ڕاگای لێیە نازم کەوەتان هەیە نایان کاک وەڵی کە باوکی بۆتان قسەیەک لەسەر هینە یعنی وەستان لە عسرانە کاتی وایە سێ چوار کەس کە یەکە بینی نەکەونە چاک و چۆنی و مەرحەبایی و تاریخ خوێندنەوە ئیتر ئەو شتە شۆسەیە ئەژووریە قەرەباڵغی دروستەکە بەڵێ بەڵێ واللهی کاک محەممەد کاک حەمەتاڵ ئەگەر هەرێک لەسەر سود و کەلێک بۆ خەڵک جێگای خۆشحاڵیە بەڵام هەندێک کەسەیە قسەی زۆر بێتام دەکا و هیچ تەڵەبارگەشی دروستەکە هیچ سود و کەلچی نییە ڕاستی من لە شتانە بێکار دەبم لە شتی بێکەلک و بەتایبەتی لە درۆ خەڵکێ زۆر دەکات لە ڕووی جەنابان لە خۆشەویستەکان ڕاست ئەگەر بەرنامەکە کەلکی بۆ خەڵک وەرێ جێگای سەخت و شانازیە بەڵام ئەگەر هیچ کەلچی نەبێ بەڕاستی خەڵکەیە بێزارکەرە خەڵکەیە هیچی پێ نییە نازانی کاتەکەی چۆن بکوژی زۆر ڕاستە نەعەکل لێ دەکات بێحراز دەری قوربان زۆر تەواو بەڵێ لە کۆتاییدا من کاتم زۆر کە بەرەو نوێش دەڕۆم بە سیرەخان دەستخۆشی لێ دەکەم کاک محەممەد بەشدار چاوی مات دەکەم سڵاو ڕێزم بۆ هەموو هاوڕێیان هەیە کاک باسط بوو لە پێشە من نازم کامیان بوو سڵاو ڕێزم بۆ هەموو هاوڕێیان هەیە دەنگم خۆشحاڵ بووم چاوی یەک بە یەکیان مات دەکەم دووبارە دەستخۆشی لە بە سیرەخان دەکەم و پای گەورە کار ڕاستانی بۆ هەموو لە ئاگادارتان خوا ئاگاری بێ باوکی بۆتان زۆر سپاس بۆ تەلەفۆنەکە و چاو دڵمان ڕوون بووە بەڕاستی زۆر خۆشحاڵ بووین کە هاوڕێیەکی کۆنی وەکو باوکی بۆتانمان جارێکتر بۆ گەڕایەوە بەناو بەرنامە اینجا عەزیزان سەرسەرم باوکی بۆتان یعنی عەزیزان ئەمە شتێکی زۆر زۆر بەسیتە یعنی مەسەلا بۆ نمونە ماڵ نییە مۆبایلی فریتیان نەبێ یعنی مۆبایلی فری هەیە شەو کە ڕۆیشتمە ماڵەوە من خۆم نا بەڵام خێزانم مۆبایلەکەی فریە ئێشەو کە ڕۆیشتمە ماڵەوە ئەوەی کە مەبەستمە قسەی لەگەڵا بکەم بە مۆبایلەکەی خێزانم قسەی لەگەڵاکەم 20 دقیقەیە 25 دقیقەیە 10 دقیقەیە بەڵام ناکرێت تۆ بازارە قەتعکەی شۆسەی قەتعکەی جاری وایە کێشە دروستەکە عەزیزم وەختی وا بۆ لەو قەرەباڵغیە گەنجە بۆ هەڵکەوتووە کەوتۆ بەسەر دووسیەکە وەی دایکە گیان بە گیپەیە بە گیپە دەستۆکەی ڕاکێشی نەبابە ئێمە ئیشمان ئەوەنەی بە پێشکەکەی هەیە بە قاچی گۆلکەکە هەیە ئەوەنە ئیشمان بە کەلەکەی نییە ڕێباز ڕجا لێ یەکەم لە پشت منەوە مەعامەلە مەکە ڕجا ئەەکەم با لە پشتکامی ئاگام لێتە هەر لە قۆتۆ دەستکاری کەوت گیرروشت دەکەی با خۆم بێم کاک ئەحمەد گیان سڵاو لە خاڵە گیانم سڵاو لە خاڵە ئەحمەی خۆشناوەتی بەرز و بەڕێز بە قوربانتان باش خاڵە گیان قوربانە بم کاکە ئەحمەد گیانەوە چییە لە ژێرەوە خەریکی مەعامەلە لەگەڵ ڕێبازە بەخوا معامەلەم نەکردو هیچ ئەی یعنی چی و توتە حەقە نەبێت و گۆشتی کەلەکەم بە خصوصی بە کردوتە ناو جیپەکەەوە و نیشانە بکردووە و دەستوەکەی بۆیان کردووە و ئەمانە یعنی چی خاڵە گیان گیانت خۆش سکانەکە لە دەست خۆتە
تەواو چێت هێنا چێت نێنا تۆ بە خۆت گەورەی منی وەڵا قوربان خۆتان گەورە و بەڕێزن ئەمەنە خەم لە دڵمانەما مادام سوکانەکە لای خۆمە تەواو سکانەکە لای خۆتە کاکە بە دڵی خۆت چێت دێنی بێنە یعنی یەکەم پەتی یەکەم دەزوی جیپەکە ڕایە کێشێ منم بۆ خۆتی بۆ خۆت تەواو گرێ کوێرەکەش ئێمە دەست ڕێباز هەر تەوزەکردنەکەش بۆ خۆتی وەی ژیان ئای لەو ڕۆژەی لەسەر قەڵاوە دەزوی جیپە ڕاکێشین وەی باو کە گیان لە کاکڵە جۆز و کشمیشی ناو جیپە وەرنەوە بۆی والله ئینشاڵڵا نزیک بۆتەوە نزیک بەڵێ بە تەواوی نزیک بۆتەوە ئەم بە فروباران و ڕەحمەتی خوایەوە بکە ئێمە ئەبێ هەر لە خۆشیان دەزوی جیپە ڕاکێشین ئینشاڵڵا دەنگ و باسی خاڵۆم وەڵا قوربانێ بە من پێرێکە لە ڕێ حاجیۆمەرانەوە گەڕامەوە و ئەو سروشتە جوانەی کوردستان لە سەربەرزەکە من بینی لە هەموو شوێنێکەوە ئاو هەڵە قوڵی ئەیتر من خەم لە دڵمانەما باس تۆزێک تووشی ناڕەحەتیش ببێ وانیا خاڵە کاگەحمەوە هەر مەپرسەمە بەڵام ئیتر ئەوەی کە دڵی یامەوە و تۆزێ دڵی فێنەکردمەوە بینینی ئەو سروشتە جوانەی خواگیان بوو لە یاڕەبی لەش ساق بێ هەمیشە دڵ و دەرونی شەڵە گەشاوە بێت خاڵە وەڵایتر بە تەماشم لەسەر قەڵای بەرزی هەولێرەوە دڵ و دەروونم گەرمیکەمەوە والله ئینشاڵڵا خاڵە ئێمە لە خزمەتت داین قوربانە بەم کاک ئەحمەدجان دوێنێ کۆبوونەوەکەتان باش بوو پێم خۆش بوو والله ئینشاڵڵا کۆبوونەوەکە ئەنجامی دەبێ و بەرەو باشی بڕات باڵێ بە تاکی دەبێ بەرەو باشی بڕات کە ئێمە کە کۆبوونەوەکەین هەمومان گوێ لە یەکتری ئەگرین بێگومان نابێت کۆبوونەوە بۆ ئەو بێ کۆبوونەوەشکە ڕێک بخێن دەبێت کۆبوونەوە بۆ بێ ئەنجامی هەبێت ئەنجامی هەبێ ئەنجامەکەش چییە کاممان تۆزێ خوارین خۆمان ڕێگەکەینەوە ئینشاڵڵا هەر بۆ ئەوێ یان نابێت کەس تووڕە بێ هەر شتێکە بێ بۆ باشی و بەرەو پێشتونی گەڕیانیش بۆ هەمووانە باڵێ هەرتەواوە اینجا گەڕیانیش تاکە وەزیفە و تاکە ئیشی خزمەتکردنی میلەتەکەیەتی بێگومان خاڵە کاک ئەحمەدجان هیچ هەیە باسیکەی بە قوربانی خاڵە بمنەوەڵە بە کات هەر حەزم کرد گوێم لە دەنگت بێ و پەیوەندی بکەم بە ئەو 5 دقەی منیش زیاتر نەڕوە با منیش وەکو ئەندامێکی گەڕیان وەختەکەی خۆم زیاتر نەبەم و کاتێکی خۆش بۆ تۆ بۆ هەموو هاوڕێیان دەستی کاکڕێ بازیش خۆش بێ سەرکەوتو بن سەرسەرم کاتێکی خۆشتر بۆ هەموو هەولێرەکەم چاوەی خاڵە و کاکەڕێ باز زمامە جەزم قوربانە بم قوربانی تۆ هەر لە هەولێرە مێنینەوە لەبەرەوەی کاک ئەحمەد خۆشناوەتیمان وەرگرت و قسەی خۆشمان لەگەڵا کرد و خەبەری خۆشی سروشتماننا لە هەولێر ئەچین بۆ بەشی ڕەسەنایەتی لە بەشی ڕەسەنایەتیەوە دوو گۆرانی ڕەسەنی خۆش ئەڵێین بە خۆشی ئەو سروشتە جوانە و ئەو کانی و هەڵقڵاوی ئاو و شاخ و داخ و بەردانەی کوردستانەوە پەرژینەکەم ئەلو ئەم کاتت باش سڵاو لێبێ کوی باشی مام حەمەدتاڵ پەرژینەکەم هەموو کاتێکێ باش تۆ چۆنی خوشکەکەم کچەکەم تەنکەکەم ئەحواڵی تۆ باشە والله لەخوای بەس زیادێ مام حەمەدتاڵ زۆر باشین هیوادارم تۆ کاک ڕێباز و تەواوی کارمەندان و بیستەران و ئەوانەی ئێستا ڕاستەخۆ جێبیستی رادیۆی گەڕیان پەیزی گەڕیان میدیان هیوادارم هەم کاتێکتان هەر لە خۆشی شاری دابێ مام حەمەدتاڵ وەڵا پەرژی خان ئەڵێم بینی خوشک و برایەتیمان بێ لە خۆشی ئەم باران و بەفر و هەڵقڵاویکانی و شاخ و داخی کە من پێرێ بینیم بۆ لە خۆشییا دوو گۆرانی ڕەسەن نەڵێین ئەو دەبماغەمەتاڵ لە خۆشحاڵی و دوو گۆرانی بۆتان ئامادە کوردە دوو گۆرانی ڕەسەنی زۆر خۆشی کوردەواریە هیوادارم بەدڵتان بێ سڵاوێشم هێ بۆ هاوڕانی بەشداری دەکەن مام حەمەدتاڵ بۆ هەر هەمیە زۆر مەمنون پەرژین خان سڵاو ڕێزیش بۆ هاوڕێیانی کە بە کۆمنت بەشداریەکەن بە ناوی خۆم و پەرژین خانەوە ئەمیش ئێستا کۆمنتەکانی شەوە دەبینم مام حەمەدتاڵ یعنی لە سەیتەکەش ئەوە سەیرتان دەکەم سڵاو ڕێزم هەیە بۆ هەر هەمیان ئەوانەی دەنێرن چ ئەوانەی لە دەرەوەی وڵات چ ئەوانەی لە کوردستان مام حەمەدتاڵ بەڵێ وای ئەوانەی دەرەوەی وڵات عەزیزترن لە ناوە ئەوانەی ناوە خۆشەویستترن لە دەرەوە ئەوە کۆمەڵێک هاوڕێ یعنی لە نالیەی بەشداریان دەکرد لە لە پێشتەنگای ئێستا ئەو هاوڕێیانە لە دیارمینە زۆرن هاوڕێیەکان هیوادارم هەم بگەڕێنەوە بەرنامەی ئیدەرەوەی وڵاتن وردە پەرژی خان وردە بە بۆنەی ئەم هەڵقوڵانیکانی و ئاوتافگەیەوە لە خۆشیە هەمیان نەگەڕێنەوە ئیشاڵڵا دانە دەگەڕێنەوە مام حەمەدتاڵ بەڵێ پەرژی خان بەڵێ دوو گۆرانی یەکەمیان هونەرمەند قادر کابانە ئەوە کەس ئی هونەرمەندی نەمری هونەرمەندی دەنگ خۆش ئەردەلام بەکرا هەزار ڕەحمەت لە گۆڕەکەی ئەردەلام بەکر چی زۆر خۆشێ سەڵکی خاستە بەڵێ یەکەم دارگۆرانی ئەوە هونەرمەند قادر کابان زۆر باشە فەرموو دوورم لە یاران دوورم لە یاران
دوورم لە یاران دوورم لە یاران دوورم لە خونچە و گوڵی بەهاران دوورم لە خونچە و گوڵی بەهاران دوورم لە باخ و شتاخەکەم دوور لە خۆماری هەموو باخەکەم دوورم لە شار و چاق و داخەکەت دوور لە خوناوی چەم و باخەکەت دوور لە خوناوی چەم و باخەکەم دوورم لە یاران دوورم لە یاران دوورم لە یاران دوورم لە یاران دوورم لە خونچە و گوڵی بەهاران دوورم لە خونچە و گوڵی بەهاران دوورم لە شار و شاخ و داخەکەت دوور لە خۆناوی چەم و باخەکەت دوور لە شار و شاخ و داخەکەت دوور لە خۆناوی چەم و باخەکەت دوورم لە شار ئاساییە پەرژیخان ئاساییە بەڵێ هیوادارم ئەو گۆرانێکتان بەدڵ بێت گۆرانێکی زۆر خۆش زۆر چاگوتە ئەها پەرژیخان بە ڤایبەر پەیوەندیم نەکردووە بە خەت کردوتە ها دەنگە چەند سافە دەنگەکە بەڕاستی بە ڤایبەری ناڵم تەقەی پێ دەکەیت پەیوەندی دەکەم بەوازای سەوتەکە دەرناسی وڵای گوتم ئەوجارە بە تەلەفۆن دەکەم بەشتم دەنگەکە باشدەوی بەڵێ مام هەمەتاڵ گۆرانی دووەمیش ئیزمێرمەندی دەنگخۆش ئەردەلان بەکر هەزار ڕەحمەت لەو گۆڕی بەڕاستی ئەرێ وەڵا هەر بۆ خۆی ئەردەڵان بەکر توانی ببێ بە قوتابخانەیەک ئەرێ وەڵا مام هەمەتاڵ بەڕاستی قوتابخانەی بەڕاستی دەنگەکی زۆر خۆشیە من زۆر یعنی لەم لێکی بچی زۆر بێم جێ لە گۆرانەکانی ڕادەگرم بەڵێ مام هەتاڵ هیوادارم ئەو شتان بەدڵ بێت پەرژین منی ژێکێکم لەوانەیە کە زۆر جار تووشی دڵم تووشی حەسرەتی و غەریبیە بێ جۆ لە ئەردەڵان بەکرەگرم ڕاستە مام هەتاڵ بەڕاستی گۆرانیەکانی جێویستەوی زۆر هەست بە غەریبی دەکەی خاصەتەن ئەوانەی لە دەرەوی وڵاتن یعنی ئەوە ناکە جێبیستیناری زۆر یعنی غەریبی وڵاتەکەی خۆت دەکەی بەڕاستی ڕاستە بەڵێ فەرموو باشە دڵداری بۆ کوڕی هەزار ئێشە زانایە سوزانە دڵداری بۆ کوڕی هەزار ئێشە زانایە سوزانە لە مۆڵەتە وێران بووە دڵداری بۆ تاوان بووە لە وڵەتە وێران بووە لە وڵەتە وێران بووە دڵداری بۆ تاوان بووە دڵداری بۆ تاوان بووە بۆ خوێنە بۆن بول بێ خوێنەوە بۆ خوێنە بۆن بول بێ خوێنەوە زامی کۆناو بە ئێش بێن ئاوە ئەم شەو دڵێن پڕدا خوێنە زامی کۆناو بە ئێش بێنە زامی کۆناو بە ئێش بێنە ئەم شەو دڵێن پڕدا خوێنە ئەم شەو دڵێن پڕدا خوێنە بۆ خوێنە بۆن بول بێ خوێنەوە بۆ خوێنە بۆن بول بێ خوێنەوە زامی کۆناو بە ئێش بێن ئەوە ئەم شەو دڵێن پڕدا خوێنە زامی کۆناو بە ئێش بێنە زامی کۆناو بە ئێش بێنە ئەم شەو دڵێن پڕدا خوێنە ئەم شەو دڵێن پڕدا خوێنە بەڵێ مام هەمەتاڵ هیوادارم ئەو گۆرانە شتان بەدڵ بێت ئەی ئافرم پەرژین بەشک و ئیشەڵا بۆ بکرێ لە خەت بۆرمانگری ئەگەر بە خەت وەرمانگریەوە بە کاگرێبازی شموت یەک سانیە مەحتە لێ ناکەم بۆی وحدە لێنە ڕوا یەکسەر وەردەگرم چکە ها لە خەتا دەنگت چەند سافە لە ڤایبەرەکەیە ئەڵێ لە گوزەری ئاسنگەرەکانین دەوەگرنەوە بیرێ گۆرانی دەرێن مام هەمەتاڵ سەوتەکان زۆر بەکەمی دێت ئیشاڵە لێرەوە هاوە بە موبایل زووتری سوێردەچیری مام هەمەتاڵ بە موبایلی پەیوەنی بەس هیوادارێن هۆ گۆرانێکتانمەتە بوو مام هەمەتاڵ کۆرە ئەرەوەڵا یەک لێک خۆشتر بوو هەم قایرکابان هەم ئەردەڵان بەکر حیفێ یەک قاپقاسی جۆرەکەی نوقسان بوو هیوادارم زۆر
کاتشنە پەیوەندی دای خۆم لەگرێ دووبارە کاتی شاد خواتان سەرچاو خواحافیز بێ پەرژین خان ڕسووری هەردوو دنیا دیان پێڕیا ئەم ڕێبازە لەگەڵ باسی جیپەونەکەی لەگەڵاکە ئەحمە خۆشناوتی لە دەست دەرەچێت هەر لە خۆی پەنجانێ بە دوگمەیە وشور وقاتل خوابه شور سوريا باسا عجيان عجيان لموبايلي شيدا عجيان لا سربانة صوت الله بايا بغير الدم بس نافع بس انا سربان بتاعي دي لما انه عرفت من تدرس اذا باي خويا بتاعت بو ساكن ولا توابا قربان مكفينة الظروف فيها ما يريد بإسراح الا ما لقي قوتها قلبي ايجا آسف حبيبتي گیان لە ڕقیە و پیرەمەگرون و دوکانە ئەچین بۆ لای شوانەکەی خۆمان شوانە سەربەرزەکەی شاخ و چێوە بەرزەکان ئیسا بەرغەلەکەی بۆ خۆیان پێ ئەکردن لەبەرەوەی ئەم بەهارە تێرجیا خۆن ئێمەش لە دواوە تێربەرخە خۆین کاکە زانە السلام عليكم عليك سلام اینجا کاکە زانە لەبەرەوەی شوانە و خاوەنی بەرغەلە ئەبێ بە دوا پەیوەندی ئەمڕۆ برای بەڕێز و خۆشەویستی کاکە حەمەتاجان وەڵا دەمێکە هەوڵەدەم بۆ زۆر وەرناگیران کاکە زاناجان ئێمە و خەینە سەر و سەر چاومان چکە تۆ خاوەنی بەرغەلی سەربەرزی بەو شێوانەوە داوت ماتەکەم برای بەڕێزم کوورە بەخوا کاکە حەمەتاجان ژیان ئێمە نازەمانەیە بە داخ و پەزارە و کوشتمانێتی کۆرە داغ نابێ ئیشەڵا کاکە زاناجیان ئێمە خوشک و برابین ڕۆژێ تەباین ڕۆژێ قاز لە بەی نابێ ڕۆژێکیش بەرخی لە بەی نابێ کاکە حەمەتاجان گیان گیان خۆزاخر کاکە ئەمەی نازە هیچی لێمانەوە دیار نییە کاکە گیان ئەویش وا ئەڵێ کوا بەرخ و بەرغەلتان کوا چای قۆریە ڕەشتان ئەزانێتی کاکە حەمەتاجان گیان ئێمە ئەزانێتینە لای خوشکە هێرووە ئەزانی نازە لە دەسەڵاتیان نەماوەنی بۆ واکەین کاکە جان اینجا من اقتراحێکی ترم کرد ئاجان ئەچینە پیرەمەگرون لای نازەخان سڵاویشی لیەکەین ئەجا لەوێەوە قوربانە بم ئەجا لەوێەوە ئەچین بۆ لای هێرۆخان قازەکە ئەخینە بن هەرگڵمان لەوێەوە یین بۆ لای جەنابە بۆ بەرخە جوان بەسەر ئەم تاوانە کاکە گیان ئەزانی کاکە حەمەتاجان گیان جانت خۆش بێ ئێمە لەوە لاریمانەیە بەس ئێمە لەوە لاریمانەیە قازیان کردۆ بەراق بە دڵمانە هەر لۆزی لە پێچەخۆنەوە ئەوە کەیتری کامی بۆ خەڵکان کاکە جان هێرۆخان خاوەنی قازەکە هاتە قسە وتی کاکە جان وتی ئەو قازی کە بۆ ئێوەم داناوە عیلاقەی بە نازە و ئەوانەوە نییە قازێکی زۆر خصوصیە وتی ئەمەنە خصوصیە بیخەمە ناو جەمیدەشەوە هەر جارجارە دەنگێکی لێوەیەت ئەی ماڵی ئاوا بێ خوایە هەر خاوەن قاز بێ جا قوربان کاکە حەمەتاجان گیان
ئێمەشتێ خۆشحاڵین خوایە هێرە قازی لێ نەبڕێ ئای خوایە زاناکەم و دابانەکەشم بەرغەلیان لێ نەبڕێ بەڕێزی بە قوربان و کاکە حەمەتاجان دەستخۆشی بەرنامەکەتان لەگەم سەلااوڕێزم بۆ دایکی محەممەد و نازەخان و کات و هێرۆ و دایکی هەرزاڵ و دایکی میران و سەوزە و توابەیەکی کارمەندان کاکە زانا بەرغەلەکانمان شکور ئەم دووسێ ڕۆژە ئاویان خوارد ئارە وەڵا باشن نەخوا بە زیادێ خوایە لێت بە زیادێ ئای هەزار جار خوایە لێو بە زیابێ بەرغەلەکان بە باعبا ئەم بەهارە تێرجیا بخۆن ئەم حەمەتاڵش تێستی خۆی قاچی بەرخ و قاچی جۆرەکە بخۆ الله ئیشەڵڵا بەئیزنی خوا قوربانە بە کاکە زانا دەست و چاو خۆش بێ بەڕێزین وە قوربان خوا سەلامەتان کە برای من سەرسەرم کاکە زانا جان خەعافیز بێخوا عەزیزان و خۆشەویستانم شان بەشانی ئاوی باران و بەفر و تەڕا و پاراوی شاخ و داخی ئەم کوردستانە لە خۆشیەوە ئەم بەهارە سەوزایە کاتەوە ئەو دەشت و دەرا جێگە نییە یا پراکی گەڵامی ویلی ڕژن بەخواتان ئەسپێرم فەرمون دڵتان خۆشکەم بەم گۆرانیە